بەڵێ بینەرانی عزیز ئەمڕۆ قسە لە سەر حکوومەتی بنکەفراوان و چاکسازیەکەین و گفتوگۆکانیشمان بەردەوام. فەرموو. سەرەتا پرسیارێک بۆ دکتۆر مسەنە. دکتۆر مسەنە ئاماژەی بۆ کرد لە قسەکانێکەوە بەشداری پێکردنی معارەزات لە حکوومەتی بنکەفراوان تەنها بۆ ئەوەیە کە ئومێدەی خەڵک هەیەە لە ناوی بەدەن. ئایا ئەو بە چ حەقێک بافیەوە بەخۆیە کە ئەو حکوومەت کە ئەو خەڵکە تەنها معارەزە ئومێدی ئەوانە لە کاتێکدا کە حیزبەکانی دەسەڵات زۆنیەی دەنگانیان بەدەستێناوە. پرسیاری دووەمیشم بۆ کاگازادا ئەوان بەردەوام باسی ئەوەکەن بۆی ئەو خەتەرەی کە لەسەر کوردستانە بەردەوام باسی ئەوەکەن کە خەتەری لەسەر و هەڵی چاکسازیان ئایا 20 ساڵ لە خەتەر لەسەر کوردستان هەیە یا تەنها ئەمەش بۆ ئەوەیە کە کات بەڕێ بکەن و ئۆپسیۆن لە ناو بەدەن بۆ گەورەکردنی حکومەت و بچووکردنەوەی کۆمەلگایە بۆی ئەو دەنگێکە لە کۆمەڵا هەیە لە ناوی بەدەن. سپاستانەکەم گەر پرسیارەکانتان کورد بێت. فەرموو. ویلانامەی قۆناغی دومی زانسەرڕامیارەکان کاگازات لە سەرەتای قسەکانیدا باسی ئەوەی کرد نابێت هیچ هێزە لە کوردستان پەراویز بخرێ، بەڵام ئێمە بینین چەند هێزێک پەراویز خراوە. ئێوە ئەگەر حکوومەتی بنکەفراوان پێک بهێنرێ حکوومەتی بنکەفراوان پێک بهێنرێ ئێوە نەفەسە قوڵەتان هەیە کە بەرگەی ڕخنەی ئۆپۆزیسیۆن بگرن. پرسیارێکی تری شەر بۆ کاگازات لە قسەکاندا چەند جار باسی غیابی بەڕێز مام جەلالی کرد. بەڵێ کاریگەری گەورەیە لەسەر کوردستان، بەڵام پێش بەڕێز مام جەلال ئامادە بوو، بەڵام فەسادێکی سیاسی زۆرە بوو لە ئێستا باشتر نەبوو. سپاس بۆ تۆش. ئاگاتان لە مایکەکانتان بێت چونکە دەنگەکەت قەتع بێت و یەتەوە ئەوە ناساییە بۆ پرسیارەکەی خۆتە. فەرموو. زریان سالار خوێندکاری قۆراغی دوو میزان سەرڕامیارەکان پرسیارێکم بۆ دکتۆر ئازاد ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چۆن هەڵەسەنگێنی لەم بەردۆخی ئێستاە. زۆر سپاس بۆ تۆش. ئاوا کورد بێ زۆر زۆر باش. فەرموو. کارزان بەرزان دوو پرسیارم لە ئازاد هەیە. باشە ئەگەر بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەت دابێت ئەیکێ ڕەخنە بگرێت لەوە حکوومەت ئەگەر گەندەڵی کرا یاخود ئەگەر کارێکی نایاسایی کرا لە کاتێکدا سیستەمی سیاسی بە ئۆپۆزیسیۆنەوە زیاتر بەرەو کاملبوون دەڕات. پرسیاری دووەمم ئەوەیە باشە باسی کێشەی نیشتیمانی کرد. ئێوە لە ماوەی 15 بۆ 16 ساڵان نەتانتوانی کێشەی نیشتیمانی چارەسەر بکەن لەوانە وەکو کێشەی مەسەلەی کەرکووک یاخود جگە لە کێشەی نیشتیمانی وەکو چاکسازی نەتانتوانی لەو ماوەیە چارەسەری بکەن لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن نەبوو، بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە چۆن ئەتوانن چارەسەری بکەن ئەگەر بەشداری لە دەسەڵاتە بکرێت. پرسیارێکی ترم بۆ دکتۆر محەممەد ئەوەیە باسی ئەوەی کە دەستور بگەڕێتەوە بە پەرلەمان. لە کاتێکدا پەرلەمان دەستور لە پەرلەمان تێپەڕیوە باشە لەسەر چی بنەمایەک دەستور بگەڕێتەوە بە پەرلەمان. زۆر سپاس بۆ تۆش. دوایە و فەرموو. فەرموو. مراد محەممەد خوێندکاری کۆلێژی یاسا و ڕامیاری بۆ بەڕێستاک ئازاد. ئەگەر دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان کێشەیەک هەیە یان بۆ نمونە ئەو داواکاریان ئۆپۆزیسیۆن هەیەی ئێوە بە مەنتیقی هەستن بە جێبەجێکردنیان یان بەڕایکردنیان ئەو باشترین لەو کێشانێکی ئێستا کوردستان هەیە. پرسیارێکم بۆ بەڕێز دکتۆر محەممەد، تۆ زۆر جەخت کردەوە لەسەر بەرەو پێشبوونی کوردستان لەوەی کە ئەوە پۆزیسیۆنێکی باش پەیدا بووە و تاکەی ئێوە بەردەوام لەسەر سیاسەتانی ئۆپۆزیسیۆن هەیەی واتە بۆ منە خەڵکی زۆر متمانە بە ئێوە داوە تاکە لەسەر سیاستان بەردەوام تاکەی کە تەڵە پێشش دەکەن ئاوا دەبن. سپاس بەردەوام دەبن. فەرموو. فەرموو. ناسەحفا خوێندکاری بەشی زانستە سیاسیەکان دوو پرسیارمەیە. پرسیارێکیان لە کاگازات و پرسیارێکیان لە دکتۆر مسەنا. پرسیاری دکتۆر مسەنا ئایا لە غیابی ئۆپۆزیسیۆندا نییە حکوومەت داری دەکا ئەو هەموو بەڵگانی کە بەڕێز دکتۆر محەممەد خستی ڕوو کە جێبەجێنەکردنی بڕیارەکانی حکوومەت خۆی کە جێبەجێ ناکە ئایا نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارایی وایەکەوە حکوومەت داریەکە لە وڵاتە ئەتوانێت دەسەڵاتی خۆی بە موشێ بەڕێوە ئۆپۆزیسیۆنێکیش نییە بژجێگەی بگرێتەوە. پرسیاری دووەمیشم لە بەڕێز کاکازات پێم وایە ئەو پێشنیاری کە کراوەتە ڕوو بۆ بەشدارێکی نۆبەزین لە حکوومەتی بنکەفراوان پێشنیاری پارتی دموکراتی کوردستانە لە ئێستا شایەتیەتی بۆتە پاشکوی پارتی دموکراتی کوردستان. باشتر وایە ئەو کفرە سیاسیکەوە پارتی کردی یەکێتی نیکە باسی لەو خاڵش کردکەوە خۆپیشاندانی بێلایەن یاخود لە چ لە وڵاتێکا بۆم دەسەلمێنی کە خۆپیشاندان بێلایەن نەبێ و تایبەت نەبێ پارتێکی سیاسی ئەو خۆپیشاندانی لە هەرچی وڵاتانی جیهان دەگرێت گومانی تیانێکە سەربەلایەنێکی سیاسیە. سپاس بۆ تۆش. مایکتان لا نییە هەر مایکەکە لە هین بێت با لای خوارەوە بێ لای ئێوە بێت.
كاك ناصح بله فرمو من ئاڵا حەماعەلی خوێندکاری زانستە ڕامیارەکان پرسیارەکەم بۆ دکتۆر مستەنایە ئەویش ئەوەی ئەگەر بڕیارێک لە پەرلەمان دەربچێت بە زۆرینەی دەنگ واتە دەسەڵات ئۆپۆزیسیۆن ئەڵێ ئەمە بڕیارێکی سیاسیە لەبەر ئەوە بەژەوندی حیزبەکەی خۆیتیانە بەڵام ئەگەر بڕیارێک دەربچێت لە نێوان بە بڕیارێکی نهێنی بێت لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ئەڵێ ئەمە بڕیارێکی سیاسیە سیاسی نییە چونکە بەژەوندی حیزبەکەی خۆی تێدا ڕوونی بکاتە بۆمان ئەمە چۆنە بێت دەستخۆش بێت سپاس فرمو سمای عزیز پرسیارێکم بۆ کاکازات ئەو باس لە حکوومەتی بنکەفراوانەکە کاڵێت ئۆپۆزیسیۆنیش بەشداری لەو حکوومەتەیە بکات ئایا ئەمە داواکەن کە ئۆپۆزیسیۆن لەگەڵیان نابێ خۆ دزینەوە نیە لە بەرپرسیارەتی وەکو دکتۆر مسەناش باسی کردیان ترستان لەوەیە کە لە هەڵبژاردنەکانی مانگی حوتە ترستان لە هەڵبژاردنەکان هەبێ کە دەنگی پێویست بەدەستنێنن وەکو پێشتر لە هەڵبژاردننی پێشترا بینیمان کە لە پارێزگای سلێمانیا بەپێ پێویستە و دەنگانیان بەدەستنێنە یەکێتی نیشتیمانی پرسیاری دومیشم بۆ دکتۆر مسەنا ئەوەڵێت ئۆپۆزیسیۆن تەسلیمی دەسەڵات بۆیان ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی ئیفلیز نەبێ ئەمان لە کاتێکا کە ئامانجی ئێوە گەیشتن بە دەسەڵاتە ئێوە چیەکەن کاڵێن ئۆپۆزیسیۆن تەسلیمی دەسەڵات بووە بەڵێ سپاس عفو دوای ئەو ئەوەی سەرەوە باش فەرموو توانا جەلال دەرچووی زانکۆ من دوو پرسیارم هەیە پرسیارێکیان بۆ کاک دکتۆر ئازاد ئەوەیە ئایا ئامانجی دەسەڵات بۆ بەشداری پێکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتێکی نیشتیمانی بنکە فراواندا بۆ بەرەو پێشبردننی پرۆژەکانیەتی و ئەدای بەرنمەیەکی باشترە یاخود بۆ بێدەنگکردنی نوێنەرانی خەڵکە و تەختبوونی ساحەکەیە بۆ ئەوەی کە زیاتر ئیتر برەو بە گەندەڵەکانی دەسەڵات بدرێ پرسیاری دووەمیشم لە بەڕێز کاگەی دکتۆر مسەنای ئەم دەسەڵاتی کە هەیە ناوی بنێن حکوومەتی هەرێمی کوردستان یان حزبی هەرێمی کوردستان زۆر سپاس دوای ئەو کاکاوتە هەل لە سەرەوەیە باش گیان باش فەرموو زانا عومەر خوێندکاری زانکۆ پرسیارێکم بۆ دکتۆر محەممەد هەیە باشەوە بیانوانەیە کە دەسەڵات دەهێنێتەوە بۆ ئەوەی کە ئێمە کێشەی نەتەوەیمان هەیە و هەڕەشەی زۆرمان لەسەرە و کوردستان ئازاد نییە دەوڵەتی سەربەخۆمان نییە پێویستمان بە قۆناغی ڕزگاری نیشتیمانیتەوە لە جیاتی معارەزە ئەوە تا چەند بەلای ئۆپۆزیسیۆن و قبوڵە چەند ڕاستی تایە هەروە پرسیارێکی ترم بۆ دکتۆر موسەنا ئایا تا چەند هەماهەنگی و هاوکاری لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەیە سەبارەت بە ڕێکەوتن لەسەر سێ پێشنیارەکە کە دەسەڵات پێشکەشی ئۆپۆزیسیۆنی کردووە و ئاماجی کۆتایی ئێوە چیە لە وەڵامی سێ پێشنیارەکەدا بەڵ سپاس فەرموو لای کێیە با کادیرەکە وەرگرێ مەبەستیەوەی ئەو پێشنیازانی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاخود لەلایەن یەکێتی و پارتیەوە تەقدیمی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کراوە ئەوەی کە سەرەکیەکە ئەوەیە کە یەکەمیان حکوومەتی بنکەفراوانە دومیان کۆنگرەیەکی نیشتیمانی کە هەموو لایەنەکان بەشدار بن سێمیان فراکسیۆنەکانی پەرلەمان مناقەشەی میکانیزمەکانی چاکسازی بکەن لە پەرلەمان ئەو پێشنیاری حکوومەتی هەرێم این ئەو پارتی فەرموو ژنیار سەلاح خوێندکاری زانکۆ پرسیارێکم بۆ کاکازات بە پێی توێژینەوەی ڕێکخراوی زوڵال کە کردوێتی عێراق لە هەشتی پشتی گەندەڵی بەردەکەوێ ئایا چۆن ئیتر چاوەڕێی ئەوکن ئۆپۆزیسیۆن بەشداری بکات لە دەسەڵاتە سپاس بۆ تۆش فەرموو نعیمە عومەر خوێندکاری زانستە ڕامیاریەکان دوو پرسیارمەیە پرسیارێکیانم بۆ مامۆستا ئازاد بۆچی دەسەڵات ئەوە نائەترسێ کاتێکە چوار کەس بێتە سەرجادە داوای مافەسەرەتایەکانی خۆیانەکەن بەڵام یەکسەر تۆمەتباریانەکە بۆی کە دەستی حیزبێکی تریان لە پشتە تاکەی نانەوێت خەڵک هوشیار بێتەوە بە مافەکانی خۆی پرسیاری دووە من بۆ دکتۆر محەممەد و دکتۆر مستەنا هەرکامیکان بیانەوە جواب بنەوە یعنی دواکەوتنی ڕێککەوتنی لایەنەکان و نەگەڕانەوەی پرۆژە دەستوری
بۆ پەرلەمان چ کاریگەریەکێ بێ لەسەر هەڵبژاردننی داهاتوو سپاس بۆ تۆش. بنار ئەحمەد خوێندکاری زانستی ڕامیاریەکان یەک پرسیارم بۆ مامۆستا ئازاد هەیە ئەوژەوەی ئایا لە کۆتاییەکە لە هەڵبژاردن دەکرێت پارتیوەکەتی بە یەک لیست دابەزیان بە لیستی جیا بە پێی ڕێکەوتنامە استراتیژی کە لە نێوانیانە هەیە کە بەیەکەوە دابەزن تەنها ڕۆ پرسیار. سپاس بۆ تۆش. تەواو پرسیار تەواو ئالان. بە پێم وا بێ کاک ئازاد زۆرترین پرسیاری لێکراوە. ئالان چەند دەقە ماوەتەوە؟ چەندە؟ 15 دقەی ڕێکمان ماوە؟ باش. یەک دقە گیان. یەکی 15 دقی خەمان ماوە یەکی 3 دقەتان هەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان دوایەوەش بۆی قسەی خیری خۆتان بکەن و تەوەری تر هەبێت یەک دوو شتی تر هەیە ضرورە قسەی لەسەر بکەین. لە دکتۆر محەممەدەوە دەست پێ بکەین. باش. بەڵێ بینەرانی ئازیز سوپاس بۆ ئەو بەڕێزانە کە پرسیارەکانیان ناڕاستە کرد و ئێستاش هەوڵە دەین بە پێی کاتی بەرنامەکە وەڵام بۆ پرسیارەکانیان وەرگرینەوە سەرەتاش دەچینە لای دکتۆر محەممەد فەرموو. بەڵێ ئەوەی کاک محەممەد وتی کە ئایا حکوومەتی هەرێم لە قەیراندایە ئێمە ناڵن ینی ئاماژەکان واڵێن و بڕیارەکە من بەڕاستی ئەم دوو بڕیارم زۆر بەلاوە گرنگە حەقا پۆزیسیۆنیش واز لە پاکێژ وە لە پرۆژەی تر بێنێ و تاکید کاتە سەر ئەم دوو بڕیاری پەرلەمانی کوردستان کام دوو بڕیارە و چەندین ئاماژەی تر پێماناڵن بەڵێ لە حکوومەتی هەرێم لە قەیراندایە ئەویش هەروەها ئەو مناقەشەیەکە لەسەر بودجەکرێ کە پەیوەندیەکی ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە کە بودجەیەکی زۆر خراپە کە وەش ئاماژەیەکتر لە قەیرانایە ئەوەشی کە بۆچی بەشداری ئەوەی کە پارتیوکێتی داوا لە معارەزەکەن بەشداری حکوومەتکە بڕاستە داوایەکی زۆر کۆنە من پێ تێناگەم بۆ پارتیوکێتی هەمیشە ئەم داوا کۆنە دووباراکەنەوە بۆ ناشنە سەر هەنگاوێکی تر ئەوە بێت لەوان پرسی بۆچی ئەم داوای بەردەوام دووباراکەنەوە بەبێ ئەوەی کە نەتیجەیەکی بێبەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەبێ من یەک نمونەیتریان وەک لە ڕاستیە زۆر بەلامەوە مەبەستە ئەویش ئەوەیە کە لە بڕیارەکانی پەرلەمانە کە ئەو بڕیارانی کە سەرنگوم کراوە بڕیارەون بووەکە ناوە هێنرێ ئەڵێ لە خاڵی 19 کارکردن بە راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی و ئاشکراکردن لێپرسینەوە لە گەنداڵکاریان و دادگایکردنیان باشە و هەروەها دەرکردنی یاسایەک بۆ بنەبڕکردنی گەندەڵی سزادانی گەندەڵکاران من یەک نمونەی هەنمەوە بۆی کە زۆر وازح بێت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێچوان بارزانی لە کابینەی پێشوالەیەکی 6 2009 بە بڕیاری 1624 253 کەسی بەڕێزی بە مدیر عام خاننشین کردووە بەبێ ئەوەی ئەو 253 کەسە کەسیان مدیر عام بن هەر هەمویان ئێستا مانگانە 2 میلیۆن دینار وەرەگرن و بودجەی ساڵانە مانگانەی ئەو 253 کەسە 506 میلیۆن دینارە باشە ئەم بڕیارە بۆ داواکاری گشتی ناجوڵێ یعنی ئەم ئاماژان و چەندین ئاماژێتر پێمانەڵەن کە حکوومەتی هەرێم بەڵێ لە کوردستانە لە قەیراندا لە بوارە ئابوووریەکە لە بوارە فەرهەنگە لە بوارە سیاسەکەیە هەڵوێستی تر کە لە ڕاستیا کە کاک هاوکە ڕەفیق و کاک مراد وروژاندیان معارەزە پرسێکی نییە داوایەکی نییە داوایەکی حیزبی هەبێ یعنی یەکێک لەو داواکاریانە لێکێ لەو پاکێجانەکە معارەزە بەردەوام لە دانیشتەکانیانە لە راپۆرتەکانە لە میدیاکانیان خاتە ڕوو داوایەکی حیزبیان نییە تاوەکو بڵێ وڵابی هەڵوێستێکی تر بێن بۆی بەرژەوەندی حیزبەکەیان یاخود کوڕی بەرپرسەکانیان یاخود کوڕی بەرپرسیەکەمیان بێتە دی یاخود کوڕی بەرپرسیەکەمیان بێ بە سەرۆکی ئەم دەستگا ئەو دەستگا لەبەرەوە کە ئەوە نییە بەرژەوەندی خەڵکە و بەرژەوەندی خەڵکیش لە ڕاستیە بێ لە بەرچاو بگیرێ کە تۆ ئەگەر هەڵوێستی تر هەبێ ئەبێ هەڵوێستێک بێ هاوتەری بێ بە خەڵکی کوردستان و لە ڕاستیە لەو بازنە داخراوەش کە دەسەڵات ئێوێ ئەم وەزعە بەردەوام بسوڕێتەوە و خەڵکی تووشی جۆرە لە مەلەل بووە ئەبێ بەردەوام بە ئۆپۆزیسیۆن یاخود معارەزە ئەوی لە بەرچاو بێ کە خەباتی مەدەنیانەی خۆی درێژە پێ بە و هەڵوێستەکانی هەمیشە هاوتەری بێ بە هەڵوێستەکانی بەرژەوەندی خەڵکی کوردستان بەوەی کە بەرژەوەندی ئەوان نەکەوێتە مەدرسیەوە و میلەتەکەمە نەبێ بە قوربانی هەر هەڵوێستێکە ئۆپۆزیسیۆن بینێ ئەنجامی بدا ئەوەی کارزانە عمەر کە بڵێن بیانوەکانی دەسەڵات بۆ بەشداری حکوومەت کە ئەویش هەڕەشەیە لەسەر کوردستان من قسەیەکەیە بە هیچ شێوێک حەز ناکەم بۆ سیاقی کوردستان بەکاری بێنم بەس لە ڕاستیا قسێکی زۆر بەناوبانگی هیتلەرە ئەڵێ بۆ ئەوەی کە میلەتەکەت کۆنتترۆلکەی هەمیشە بڵە مەترسی دەرەکی هەیە
ئەمە شێوازێکە لە شێوازەکان کە لێرە و لەوێ کۆپی ئەکرێ یعنی تۆ بۆ ئەوەی کە تۆ هیوادارم کاگازات بەم قسەی حراج نەبێ و حەماز نەیگرێ ئەوی ژەوەیە کە بە هیچ شێوێک دیسان ئێڵێمەوە کە خوانە خواستن شوپاندنی دەسەڵاتی کوردی نێبیت لێر بەڵام ئەم زیندووکردنەوەی ئەم وەڵامە حازر بەدەستەی بەردەوام مەترسی دەرەکی هەیە جۆرێکە لە جۆرەکان بۆی کە کۆنتترۆلی ناوخۆ بکەیت جۆرێکە لە جۆرەکان بۆی کە تۆ سینناریۆیەکت هەیە بۆی کە میدیاکانی ئۆپۆزیسیۆن لەبری ئەوەی کە ڕەخنە بگرن قسە لەسەر بجێ هەرێمی کوردستان بکەن میدیای حەڵقەی تورکی و فارسی و کۆریمان بۆ تەرجەمەکەن یعنی ئەمە هەمیشە ئەم بیانوانە بۆ ئەوەیە کە تۆ میدیای ئۆپۆزیسیۆن بێدەنگتر بێ ژوورەکانی ئۆفیسەکانی بێدەنگتر بێ ئەندام پەرلەمانەکانی کەمتر قسە بکەن بۆی کە تۆ ئەم بیانوە دەرێکیانە هەمیشە ئێهێنیتەوە باشە لە 92 خۆتا ئێستا کوردستان لە قەیرانە بۆ بە قۆناغی جیاواز بۆچی لەم کاتەیە کە ئۆپۆزیسیۆن چالاکە بۆ ئەتەوێ بینتە ناو دەسەڵاتەوە کە لە ڕاستیا بیانوەکانی هیچی لە دەجی خۆیان نییە خاڵی ئەخیریان کە ئەوی ژەوەی کە بڵێن وەڵامی نەعیمەخان و هەروە کاگارزان بەرزان کە علاقی بەیەکەوە هەویش مۆزوعی گەڕانەوەی دەستورە بۆ پەرلەمان دەستور کاتێکە لە پەرلەمانە مناقەشە کرا و هەروەها دەنگی لەسەر درا کە ئەمە من لە بەردەستمایە کە لە 24 6 2009 پەسەند کراوە و هەر لەو ڕۆژەیە بڕیار دراوە کە لە ئەم پرۆژەی دەستورە لە 25 حوتی 2009 بخرێتە ڕیفراندۆمەوە نەخراوەتە ڕیفراندۆمەوە کە نەخراوەتە ڕیفراندۆمەوە کەواتە بڕیاری ئەوەی کە بخرێتە ڕیفراندۆمەوە ئەو بڕیاری هەڵۆشاندەوە تۆ بخرێتە ڕیفراندۆمەوە کەواتە بێ جارێکی تر ئەو پەرلەمانی کە تەرکیبەی گۆڕاوە ئەو بڕیاری کە 25 حوتی 2009 خراوەتە بخرێت دەنگدا و نەخراوە ئەو بڕیارە هەڵۆشانداوە چونکە لە کاتی خۆیان جێبەجێ نەکراوە لە ڕووی یاساییەوە لەو ڕۆژەوە کە تەرکیبەی پەرلەمان گۆڕاوە و لەوەش گرنگتر دیسان ئەم دوو بڕیارە لەوە خەڵک بڵێ بۆ نەباسیەکەی لە بڕیارەکانە لە خاڵ یەکەمە ئەڵێ گەڕانەوەی چاوپێخشانە بە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان و جارێکی تر چاکردنەوە و تعدیلکردنی کە ئەوەش دیسانەوە بڕیارێکی پەرلەمانە کە بە هیچ شێوەیەک ئەم بڕیارە ئەم مۆزوعە دژی دکتۆر هەر سەبارەت بە دەستور تا چەند لەگەڵەوە بۆچوونەدای کە دەوترێت یەکێتی وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئەوەیە کە دەستور هەموار بکرێتەوە بەو شێوەیە کە لەگەڵ واقعی هەرێمی کوردستاندا بگونجێت و لەگەڵ ئەوەشە کە یاسای سەرۆکایەتی هەرێم دەستکاری بکرێت و هەموار بکرێتەوە بە شێوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستاندا بگونجێت لەم مەسلەیە تەنها پارتیە کە دژی ئەم مەسلەیە بە بۆچوونی تۆ بەڵێ تەنها پارتیە بە تایبەتی لەو پرۆژه یاسایەک عەبدوڵای مەلانووری خستی ڕوو بۆ تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم کە هەموو لایەنەکان بە بزوتنەوەی ئیسلامیەوە بە یەکێتی نیشتیمانیەوە بە ئایندەوە بە تورکمانەکانەوە هەموو دەنگیان نا لە هەموو ئیمزایان کرد کە ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم تعدیل بکرێت تەنها پارتی و ئەمە هیواداری نەکێتی نیشتیمانی لەسەر و هەڵوێستەی بەردەوام بێ ئەوە لە ڕاستیە ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و هیچ بەرژەوەندێکی معارەزەیتیان سیستمی سیاسی کوردستان پەرلەمانی بێ یاخود پەرلەمانی بێ یعنی ئەوەی کە معارەزە داوایەکە سیستمی سیاسی کوردستان پەرلەمانی بێ بەرژەوەندی خەڵکی کوردستان نەک بەرژەوەندێکی زۆر سپاس دکتۆر مسەنە دێمە لای تۆ گەر لە ماوەی سێ خولەکدا هەڵبەی وەڵامەکانت چڕ بکەیتەوە سپاس دەکەم سپاس من مەجبورە بم کە پرسیارەکانی ئەم خوشک برا بەڕێزانە بە سوپاسەوە من تێکەڵ کێش بکەم حکوومەتی هەرێم ئیفلیجە بەڵێ بەدڵنیاییەوە تا ئێستا ئەم هەموو خروقات و ئینتیهاکات و گەندەڵکاری و نایاسایی و نەبوونی سەروەری یاسا و تێکەڵبوونی حیزب و حکوومەت و اینجا دیار نەبوونی زۆربەی سەرچاوەکانی بوجە و بەهەدەردانی سامانی خەڵک و قەیران دروستکردن و خەڵک کوشتن و سەد شتی دوات بۆ ئەژمێرم هەمووی دلیل سەر حکوومەتی فلیجە هەر بە یەکێک لەمانە حکوومەتێکی گەورە عیبدارە بێت چجا ئەم هەموو شتانە هەمووی بەیەکەوە چجاوێک کە 20 ساڵم حکوومەتە ناتوانێت نە فیدراڵێت سنوورێکی بۆ دیاریکانە نەمادەی 140 هەنگاوبەرێتە پێشەوە لە ئەوەی کە متعلقە بە ئەو فەشەلی ئەو لای ناو بەغدا بە دڵنیایی ئەم حکوومەتە مەشلول و ئیفلیجە مەسئولێتی معارەزە چییە یەکەم مەسئولێتیەوەی نێڵێ خۆشی ئیفلیج ببێت چکە ئەگەر ئێمە تۆ هیچ نەبێ معارەزە ئومێدێکە بۆ خەڵک با ئەو ئومێدە هەر بمێنێ معارەزە ئومێدێکە بۆ خەڵکی کوردستان و کوردستان نەوەکو حیزبەکان وەکو بەرژەوەندی حیزبی بەمەحنا ئەگەر هەر دەسەڵاتێک چەندە پێکاتەکەشی پێکاتەیەکی نەزیه و پاک و باش و بەرنامەدار بێ ئەگەر چاودێری لەسەر نەبێ سروشتی مرۆڤ وایە کە هەمیشە ئینەکە هەمیشە لادانی هەیە من بەڕێزێک جارە لی پرسیمە سەرۆختی حەفەی شوباتە پارتی بوو لێ پرسیمەوە چی ئەو هەڵایە ناوتانە تۆ ئاواکەن وتم تەبعا ئەو نەخوێنەوار بوو من نەمەزانی زۆر بە زمانێکی ئەکادمی تێبگەنم وتم میسالێکی بەسیط پێڵم ئەم خەڵکەی ئێمە وەکو لە پاسێک دانیشتوین هەمومان 50 نەفر لە ناو پاسێکە ئەمە میلەتی کوردستان چۆتە ناو پاسەوە سایقێکی ماوەیەکی زۆرە سایقیە کاجێگەکەشی گەرمدەن و خۆشە خەویە بەم لا دەزەشکێنێتەوە بۆ لا دەزەشکێنێتەوە خەریکە تووشی کارەساتێکمانەکە
پێڵێن ئەڵێن تۆ ماندوو بووی توانات نەماوە ئیترۆرە دابەزێکی تر لی خوڕێڵێنە خێر قبولیشتی واناکەم شرعێتی انتخاباتە و نازانم چی و خەڵک منی بەدڵ ئێوە بەدڵ نییە ئێدە باشە ئەی تۆ دانابەزی ناش گۆڕێ ئێ بەچی لێ بکەین وتم ئێمە هەڵایەکەکەین لە ناوم پاسا بۆی ئەم ساقی خەوی لێ نەکەوێ هەرەوەنەیە هیچی تر نییە من زۆر هاوڕانیم لەگەڵەوەی بەڕێزت فەرمودی ئێمە بۆ ڕووخان و ئیرحەل نەچوو بووینە سەر شەقام زۆر باشیشە زانین جیاوازی چێ لە بینی مەسڵ و تونس و ئێرە بەشێکی پەیوەندی بە ئامادەی خەڵکی کوردستان بۆ شۆڕش ئێمە نەچوین شۆڕش بکەین هەمیشە وتومانە لە حەڤی شوبات ئێمە شۆڕش ناکەین ئێمە خۆپشاندانەکەین ئێمە حکوومەتی هەرێممانوەکو دەستگا و دامەزراوە قەوارە قبوڵە و ڕێز یەگرین و بە شانازی کوردی زانین بەردەوام بێ و تۆکمەتر بێ و بەڵکو بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ ئێمە استراتیژێتی یەگرتووی کۆنگرەیەکی کیانەوەی یەگرتووی ئیسلامی ئەوەیە کە دەوڵەتی کوردستان بکەینە دەوڵەتێکی سەربەخۆ من چۆن نەچم لە دژی ئەم قەوارە و کیانە شەڕەکەم بەڵام لە کاتێکی ترا تۆ وەختێک ئەوە نە خەڵکی ئەم کوردستانە بێئومێد دەکەی ئەوەش پرسیارێکی ترە ئەگەر خەڵک لە ئۆپۆزیسیۆنیش بێئومێد بوو ڕاستەخۆ پەنا بۆ تونوتیژیە بە ئەو کاتە خەڵک پەنا بۆ شۆڕشە بە بەڵام جیاوازێکی تری مسر و تونس و کوردستان ئەوەیە مسر و تونس لە هەموو ئەساسات سەربەخۆ میهەنی و هی وڵاتەکە نەکی حیزبێکن لەبەرەوە جێش بێ هەڵوێست بوو لە مۆزوعی دیفاعکردن لە مبارەک بەس لێرە جێژ هێنرێ بۆ خەڵکوشتن زۆر بە ئاسانی نامانەوێت خەڵکی بێئومێد ببن لە معارەزە هەر حکوومەت چەند چاکیش بێ و کوتم دووبارەیەکەمەوە معارەزە هەر گرنگە بۆ خەڵکی کوردستان ئەگەر ئەم قەرارانی کە لە پەرلەمان دەرەچێ بەرژەوەندی حیزبەکەی ئێمە نەبێ بۆ ئێمە کەی چ وەختێ بە بەرژەوەندی حیزبیشمان کردووە ئەگەر وامان کردو فەرمەوە میدیای ئابرومان بەرن بڵن فلانە قەرار لێگرتووی لەگەڵی نەبوو یا گۆڕان یا لەبەر مەسلحەتی حیزبی خۆیان هەموو ئەو مەسلحەتانی ئێمە باشەکەن مەسلحەتی گشتی بەرژەوەندی نیشتیمانی باوەڕ هیچ پرسیارێک ماوە وەڵام بەڵێ دوو پرسیار ماوە باوەڕم پێ بکەن خەڵکی کوردستان ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبێ حکوومەت معاشەکانیشتان لە وەختی خۆیان نادا جامە دیاردێ بوو کۆتایی پیاتەوەی سەر هەڵاوەتەوە جارێکی تر مۆزەفەکان معاش وەرناگرن ئەمەش شانازی و منەت نییە ئۆپۆزیسیۆن بیکا بەسەر خەڵکی کوردستانە بەڵکومە بەرپرسیارەتیە پرسیارێکیان کرد دەربارەی ئەوەی حکوومەتی ئیقلیم و حیزبی ئیقلیم من لەو پرسیارە لە ڕووی سیاسیەوە ناتوانم زۆر تێی بگەم لە ڕووی زانستیەوە ئەمە حکوومەت منتم حکوومەتی ئیقلیم دەسەڵاتە لە ڕاستیا حکوومەتێکی بە تەواوی معنە حکوومەت نییە چونکە سیستەمی نییە و چونکە بچیتە ناو حکوومەتەکەش هەر حکووم نییە هەر لە ژێرەوە سیستەمێکی یعنی هاوشێوەی مافیایە باندێکە ئەی بابڕێەوە زۆر لە بنیادێکی وازح و شەفافی نییە بۆیە پێوەرەکانی زانستی سیاسی و سەری جێبەجێ نابێ ئاخر پرسیار زۆر بە کورتی ئایا ڕوئێ معارەزەی کوردستان موحدە بەڵێ ڕوئێ معارەزە موحدە و یەکبوونی معارەزەی کوردستان دەستکەوتێکی حەڤەی شوباتە دەبێ شانازی پێ بکەنی بیپارێزین هەموو شتەکانمان دەوترێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هاوڕانین لەسەر مەسەلەکانی چاکسازی و گەڕاندنەوەی دەستور و مەسەلەی هەر ئەمەشەواکە کە دوێنێ نەتانتوانیوە لە کۆبوونەوەی شاندی سێلایەنەکە وەڵامێک قەنەعەتم وایە ئەو پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوەیە کە ئەو پرۆژەی کە ئۆپۆزیسیۆن گەڵاڵی کردووە پرۆژەی دانوستانە هی ئەوە نیە تۆ وەراقی دانوستانی خۆت ناخیتە بەردە میدیا بۆیە کۆنگرە ڕۆژنامەنووسیت ناوێ بیکەی لەم کاتە ئەوراقی دانوستانی خۆت هەڵگرتو بۆی لەگەڵ دەسەڵاتیشی پێ بکەیت کەواتە ئەوەی دوێنێ ڕوویدا لە ڕۆژێک بەر لە تۆمارکردنی ئەم بەرنمەیە هۆکارەکەی ئەوە بوو من قەنەعەتم ئەوەیە بەڵێ ئەگینا ئۆپۆزیسیۆن موحدە و ڕوئێ دێمە لای تۆش سێ خولەکتەیە سوپاس دەکەم گەر بە کورتی سوپاس بە سێ خولەک کۆتایی نایشکە شتێکی کەمانە پێ سوپاس بۆ ئەو هەواڵانە بۆ ئۆبرایانە بۆ خوشکانە پرسیاریان کرد کاکەنیاز باز دەسەڵاتەکە دەسەڵات نیازپاکی چیە لە چاکسازیە من بێت بڵێم سەردانی کاک بەرهەم بۆ لاین ئۆپۆزیسیۆن بەرن بەشداری حکومت بکەن سەردانی کاگلێشی وەرن بەشداری حکومت بکەن ئەوە نیازپاچیە دومی ئیسلاح بەڕاستیشتێکی نسبی ئیسلاح لە ناو زانستە مرۆڤەکەیە تایە PLN ریفۆرم پێم وتی لە وڵاتی سیبدادی لە وڵاتی دیموکراسی لە وڵاتی سۆشیال دیموکرات لە وڵاتێک کە یەک حیزبیەوە حدەیە جیایە لەبەرەوە ریفۆرمیش کۆتایی نایە سەقفێک نییە بڵێ ریفۆرم کۆتاییە ئێمە ریفۆرم بەچیەکەن بە ستایلی خۆمانەکەین سین ریفۆرمی کرد سۆڤێتیش ریفۆرمی کرد سۆڤێت بووە 15 وڵات سین وڵاتێکی گەشەکە گردوم منافسی ئەمریکاکە لەبەرەوە ریفۆرم ئەکرێ لای من مانایەکی بێ لای بەڕێستان بێ لای معارزە مانایکی بێ کاکاکار باسی مەهامینەتەوەیەکە ئاڵێ مەهامینەتەوەی ئایا نابێتەوەی دەوڵەت بێزکرد نابێتەوەی کە با بڵین نەتەوە دروست نەکرێ و بێتەوە ئەوەی کە زمانی یەکگرتومان نیوچی ئەوانە من پێت بڵێم ئێستا خوێندنەوەی دروستبوونی دەوڵەت دەیان قوتابخانەی لەسەرە هیگڵ پێی وایە هەج میلەتێک هەج نەتەوەیەک تا دەوڵەت دروست نەکات لە دەرەوەی مێژووە کە لە دەرەوەی مێژووبی ینی تۆی جنیت ئەوەنە بە خوێندنەوەی هیگڵیانە ئەوەنە گرنگە دەوڵەت دروست بوون دەوڵەت دروست بوون زۆر گرنگە ڕاشتێکی سەربەخۆ ئاسایی نییە کۆمیونیکیشن ئەمڕۆ دەوڵەت دروستەکە ئەمڕۆ دەوڵەت لەسەر لاپەڕەکان دروستە بێ ڕێگا تڕق مەواصلات وانە دەوڵەت بکە زمانی یەکگرتوو بنە ئەرکی یەکێتی و پارتی و نە کۆمەڵ و گۆڕانە و نە بە دەوڵەتێکی سەربەخۆی ئاسانی ئەمڕۆ زمانی یەکگرتوو بۆ 30 میلیۆن کورد کە PLN کرمانجی ژوور و کرمانجی خوار و زازایی شێوەزاری هەورامی شێوەزارێکی کە من ئەوە مختصی من نییە پێم وایە ئەرکێکی نیشتیمانی گەورەی و هەر ئاسان نییە قسەی لەسەر بکەین
شتێکی تر لەسەر ئەوە کە کاکە ئاکۆڵێ بۆ گوێ لە کۆمەڵانی خەڵک ناگرن باشم پێم وایە کۆمەڵانی خەڵک برچین لەچێ بەشێکیان برین لە برادرانی کۆمەڵ یەکگرتو گۆڕان پێم وایە بەشیان برین لە سۆسیالیست لە شوێیەکان لە زەحمەت کێشان لە یەکێتی لە پارتی یعنی کۆمەڵانی خەڵکەمی بۆ من قۆرغ نەکرێ هەمووی سەوز بێ کۆمەڵانی خەڵک سەوزیشی تایە شینیشی تایە هەموویتایە لەبەرەوە کۆمەڵانی خەڵک با هەموو پێشکەشی کاگە محەممەد نەکەین وەکو چۆن هەمووشی بۆ من دامنێ کۆمەڵانی خەڵک هەر هەمومانین هەر هەمومان بە جیاوازیەکانمانەوە با بڵین من بلانیەکانمانەوە کۆمەڵانی خەڵک بۆ وەکو منم کە وەکو ڕاست بیرەکەمەوە بەڕێستی وەکو چەند بیرەکەیتەوە کاکە دکتۆرە وەکو هێزی کەسێکی ستایی بیرەکاتەوە کاکە محەممەد و کەسێکی با بڵین لیبرال یا ڕادیکال بیرەکاتەوە کۆمەڵانی خەڵک با باڵادەست نەکەین بەسەر یەک ستایلا بەسەر یەک فۆرما بەسەر یەک جونکەی ناو کۆمەلگا قسە لەسەرەوە کرێت دیموکراسی هەڵبژار نییە بەڵێ بەتەجی دیموکراسی هەڵبژار نیە دیموکراسیت ئەمڕۆ کلتورە ترادیسیۆنی کۆمەڵایەتیە مێژووە دیموکراسیت ئەسڵا بڕخێنەوە بەسەر دیموکراسیت ئەڵێ دیموکراسیت لە وڵاتێکە دروست نابێت کە ئیقتصادێکی با بڵین هائیلی گەورەی خۆگرتووی نەبێ قسەی مۆسکۆ بێنە مۆسکۆ ئەڵێ دیموکراسیەتی ئەمریکی عەفو دیموکراسیەتی فەڕەنسی جیا لە دیموکراسیەتی بریتانی بۆ ئەڵێ بریتانیا دوورگەیە ئەڵێ ئەو شوێنانی لە ڕووی جوگرافی و تۆپۆگرافیەوە دوورگەن دیموکراسیەتیە باشتر جێبەجێ بێ سیرکەمەی باتۆی بابێتەوە بۆ بی چی ئەمە مۆنتیسکۆ ئەمە ئازاد تۆفیق نا تۆ خۆدانزان چۆنە تۆکفیل کە سەردانی ئەمریکای کردەوە گەورەترین کەسە لە بواری سۆسیۆلۆژیا خێدەوە بۆ دیموکراسی ئەمریکا ئەلە بۆ دیموکراتی ئەمریکی لە دیموکراتی فەڕەنسی جایە دیموکراتی فەڕەنسی بە ئیستیبدادا ڕۆشتووە مێژووی فەڕەنسا شۆڕش بۆ هۆسە بۆ نامەتی بووە بەڵام ئەمریکا هات بە لیبرال هاتووە بە کاتی وەڵامت شەویش بە شەڕی ناوخۆ هاتووە 20 ساڵ ئەمریکا شەڕی ناوخۆ 100 ساڵ ئەڵمانیا شەڕی ناوخۆ بووە 75 ساڵ ئیتالیا شەڕی ناوخۆ بووە کاکە زیاتر لەسەر پرسیارەکان بۆ بەڵێ پرسیارەکان کاکە برێرە نابێت هێز پەرایۆس بخرێ بەڵێ بە تەجیری ئەمەڵی نابێت پەرایۆس بخرێ ئایا نەفەس بۆ ئۆپۆزیسیۆن نەفەسی نییە ڕخنە وەرگرێ بۆ دەسەڵات نەفەسی نییە دەسەڵات نەفەسی هەیە یانێتی بەخۆشی خۆی نییە ڕخنەی لێ گیرێ سەغەراتی ئەخرێتە ڕوو بەرنامەی جای پێشکەشەکرێ ئیشکالێک نییە جامبا بۆ خۆ من گورچی لەتەنگم دەسەڵات گوێی لە ڕاگرتووە بێ جۆش ڕاگرێ ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لەم بارجۆی خاص چۆنە بینی من پێم وایە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنی دیموکراسیمان هەیە با بڵین هەرچەند من لەمەم ئیشکالێکمە ئەمە وەکو ئازاد تۆفیق دێرا قسەکەم من پێم وایە هێزێک بە میتۆدێکی زۆر کلاسیکی ئۆپۆزیسیۆنی لێرە هەیە ئۆپۆزیسیۆنێکی دیکتاتۆرانەیە کە دیموکراسی نییە مەراتفەکەی نییە ئۆپۆزیسیۆن دیموکراسی ئێستا پێ دەڵێم لە ئەڵمانیا هیچ قیمەی دیموکراسی وڵاتی ئەڵمانیا هیچ کەسێک بۆی نییە تیشێرتێک ڕسمی لۆگۆی سەلیمی معقوف خاچی چەماوەی لەسەر دابنێ هیچ کەسێک بۆی نییە دیعایا بۆ قەڵەبێ بکات ڕسمی هیتلەری پێوە بێ هیچ کەسێک لە فەڕەنسا بۆی نییە چی بکات مؤەریخیش بێ هۆڵۆکۆست بخا بەدرۆ ئێ وڵاتش دیموکراسیە ئازادیەت تاقیمە مەکوێ بە فەڕەنساوە ئەمە ئەڵمانیا من پێم وایە دیموکراسیەت بۆیە ئەنی حەزەکەم ئەو ئۆپۆزیسیۆنی لێرە هەیە گەربینەوە سەرەوە ئۆپۆزیسیۆنی دیموکراسی من قسەی کە لەسەرەکەن لێرە شوێن نییە کە ئایا ئۆپۆزیسیۆن دیموکراسی یان دیموکراسی چونکە بەڕاستی ئۆپۆزیسیۆن سێ باڵە سێ تەوەجوهە سێ منهەجە سێ ئیتیجاهە ئیتیجای هەرچی کار لە یەک جیایە ئەمڕۆ پاکێجەکان کۆی کردوونەوە هیچی ئیتیجاهی هەرسێکیان دیموکراسی سەر و سەرچاو ئەوە نیسبیە اینجا کاکازانە بەشداری بەڵێ بەڵێ کازان بەشداری ئۆپۆزیسیۆن کە ڕخنە بگرێ اینجامە ئەڵێ کێشەی نیشتیمانی و کەرکووک حل نەبووە تایسە ئەو کەسەی لە ئەلفبای سیاست بزانێت ئەزانێت کێشەی کەرکووک مناتیقی با بڵین متەنازع عەلەیە ئەگەر لە بینی دەوڵەتی مەرکەز و هەرێما بێ ئەوە پێم وایە ئەوە زۆر ینی حرمەت بێ وەک کۆمیدیە کێشەی کەرو 22 دەوڵەتی عەرەبیە ئێرانە تورکیایە سوقی ئەوروپی مشتەرەکە بریتانیایە ئەمریکایە کێشەی کەرو بەتەنیا ئێمە نین دەسەڵات لەبەرەوە کاتی بەرنامەکە تەواو بووە پرسیارەکان بمەوە چونکە کاتی بەرنامەکە تەواو بووە بەڵێ نەعیمەخان ئەڵێ دەسەڵات دەچێرە خۆپیشان نەخێر ناتەچین خۆپیشاندان ئازادە و بەڵام ڕێوەکی ئوسولی لە هەموو وڵاتی خۆپیشاندان بە جوگرافیە بۆ دیارەکرێ و زەمەنیشی بۆ دیارەکرێ لێرەش بە ئەوە بێ ئەخیرا نیگارخان ئەڵێ بەڵێن دەدەن نازەم نیگارخان وا ئەڵێ بەڵێنی نەعڵەیە یەکێتی و پارتی بەلیسی جادابەزن بەڵێ یەکێتی و پارتی بەلیسی جادابەزن و یەکێتی و پارتی دوێزن نەیەکێتی پارتی خواردن و پارتی چێتی خواردوەرێکی منهەج بیرکردنەوەی کاکازا دو قسەت لەم بەرنامەیە سەبارەت بە چاکسازی حکوومەتی بنکەفراون سوپاس دەکەم من پێم وایە واقعی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی ئەو مەترسیانی کە کاک محەممەد پێی وایە مەترسینە لەسەر کورد و مەترسی لەسەر کورد و لەسەر فیدراڵ و لەسەر ناسنامەی نیشتیمانی هەیە بەو معنایە ئێمە کێشە لۆکاڵیەکانمان بەردە بخەینە سەر نەخێر وامان لێ کاومان لە حکومەتی بنکەفراون بەشدار بین لەم حومانگا بەشدار نابین بۆ خۆمان پاکێجی خۆمان بۆ خۆمان دەسەڵاتی پرۆژەی خۆی بۆ خۆی انتخابات دەکرێت سنووقی هەڵبژاردنە هەمومان ئەچینە ناو ئەو پاسەوە کاکە دکتۆری براگەورە بوتی لەو پاسا منی کە ئەبم بە سایق بە دەنگ و بە ئینتیخابات و بە شەرعی و بە دیموکراسی دەبم نەخێر من نابم بەڕێزێ بێ بە دەنگ و بە شەرعی و بە ئینتیخاباتە بێ هیوادارین هەمومان بەشداری ئەو پرۆسەیە بکەین بۆ ململانێکی سیاسی تەندروست لە بینی ڕاست چەپ سەوز زەرد شین مۆر سپی سپاس دکتۆر موسەنا دوا قسەی خۆت
سەبارەت بە حکوومەتی بنکەفراوان و چاکسازی و دواکارتی فشارتان چیە بێگەر بە داواکاریەکان یاخود پرۆژەکانی حکوومەتان بەدڵ نەبوو بۆی بەشدار من لە حکوومەتێکی بنکەفراوان. بەڵێ من لە ڕاستیە قەنەعەتم وایە دەبێ ئۆپۆزیسیۆن بەشداری دەسەڵات نەکا چونکە مانەوەی ئۆپۆزیسیۆن خۆی بەرژەوەندیە بۆ خەڵکی کوردستان دەبێ ئامۆژگاری پێشکەشکا و پرۆژە پێشکەشکە دەبێ ڕەخنەی جددی بگرێ و هەموو ئەو ڕیسوایانەی کە هەیە هەڵی ماڵێ و کەشفیکا و فەسحیکا لە ئیعلام و دەبێ ئەدای پەرلەمانی زۆر بەهێزتر بێ لەوەی کە ئێستش هەیە دەبێ حکوومەتی سێبەر دروستکە دەبێ ئەو معادلەی کە دەسەڵات فەرزی کردووە یا ئاشتی هەیە یا دیموکراسییان هەڵبژێرە ئەبێ ئەم معادلەی هەڵوەشێنێتەوە و ئەبێ ئەوە بسەلمێنێ بەم خەڵکی کوردستانەکە ئەوەی کە جەنابیان باسییان کرد و هەموو جارش دەسەڵاتی باسیەکە ئەوش ئەوەیە دیموکراسیت یعنی زۆرینەی انتخابات دیموکراسیت یعنی زۆرینەی انتخابات نییە وڵاتێک کە سەرۆری یاسایتیانە بوو دیموکراسیتی تیانە جیایی بینی حزب حکوومەتی تیانە بوو دەسەڵاتی تیانە سەروەری یاسا و ببوورە جیاوکردنەوەی دەسەڵاتەکانی لەکتریتیانە بوو ئیتر معنای ناتوانانی بازە دیموکراسی بکەین نابێ خەڵکی چاواشە بکەین نابێ معارەزە نێڵین و بگەڕێنەوە بۆ ئەو ئەزمونە تاڵی ئێمە 20 بەڵێ دکتۆر محەممەد فەرموو فەرموو من 2009 هاتە نا ئەو گەمەیەوە بۆ بەشداریتان کرد و 6 کورسیتانێنا بۆچی ئێساجش بۆ مانگی حوتە زوو پەلەتانە بکرێ و بێنە ناو پرۆسەکەەوە پرۆسی هەڵبژاردن کە بەشێکی گەورەی لە سیستەمی پرۆسی هەڵبژاردنەوە بەشێکی گرنگی دیموکراسی کاتی بەرنامەکە تاوە بەڵێ فەرموو من بە هیچ شێک نەموتۆ مەترسی لەسەر کوردستان نییە بەزەڵێم ئەو مەترسیان نابێت بەکار بهێنرێ بۆ پاسەهێنانە بۆ هەڵەکانی خۆ دەروەها بۆ چاواشەکردنی خەڵک بۆ سەرکوتنی خەڵک و بەڕاستی کاتی ئەوە نەماوە خەڵکی کوردستان زۆر هیلاکە کاتی تیۆر و نەزەریات و سوڕانەوە لە بازنەیەکی داخراوە پێم وایە خەڵک تەحملی نەماوە و چاکسازی زۆر دوور نییە ئەگەر ئێمە خۆمان نەمانە دووری خێنەوە بە کۆبوونەوەکاری و خەڵکی کوردستان شانی ژیانێکی باشتر و ئیدارەیەکی باشترە و تەنها دوا قسەمیشم ئەوەیە کە ئەگەر بەشداری حکوومەت ئەوەیە کە معارەزە هاوکاریان بکە لە چاکسازیە بە گۆڕان یاخود معارەزە بە گشتی بە شێوازێکی زۆر بەرفراوان بە پرۆژەکانیان بە میداکانیان هاوکاریان کردو بەس ئەوان پیان نەزانی و من تەنها یەک نمونەی زەقیانمە و کۆتایی بە قسەکانیانم سەرۆکی حکوومەتی هەرێمی ئێستەی کوردستان کە کابینەی وەرگرتەوە لە دکتۆر بەرهەم سەداین لایەنە معارەزەکانی کرد بە گۆڕانەوە یەکێک لەو شتانی کە بە گۆڕانی وتی ئێمە هێڵی سوورمانیەوە پاکێجەکان جێبەجێەکەین ئەم گفتە واضحە کە نەیبردەسەر گفتی دووەم ئەوەیە کە داوای هاوکاری لە گۆڕان کرد گۆڕان بە هەموو شێوازێک پیشانی یاوە کە دەستگاکانی ژوورەکانی ئامادەن هاوکاری بکەن تەنانەت ژووری بوری بزوتنەوەی گۆڕان راپۆرتێکی بۆ نردووە راپۆرتی پرۆژەکانی وەبەرهێنان بەدەستی تەسلیمی سەرۆکی حکوومەت کراوە کە بڕیار وا بووە کە گۆڕان ئتر وەکو هاوکارێکی جدی هاوکاری حکوومەت کا بۆی چاکسازی بکە هیچ هەنگاوێکی نەناوە دوای ئەو راپۆرتەش گۆڕان لە ڕاستیا لەبەر گفتەکانی بەردەوام گفتەکانی شکاندووە گۆڕان هاوکاری حکوومەتی نەکردو لەو ڕۆوە ئەگەر ئەیانەوێ چاکسازی بکەن ئەم ڕێگای و چەندین ڕێگای تر هەیە بۆی کە معارەزە بتوانێت هاوکاریان بکە بەبێ ئەوەی کورسیەک لەناو حکوومەتە هەبێ بەڵکو ناڕاستە خۆ توانێت هاوکاری زۆر خۆزبینەرانی عزیز بەم شێوەیە بەرنامەی بەکراوەیە کۆتایە تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێر و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت هەڵبژاردن لەناو دوو کەوانە دەستان خۆش بێت